بینەرن بەڕێز ئەف دەم و هەموو دەمێن وە بخێر. پشتی چەند ڕۆژان دێ لە ستۆکهۆلم کنگرەیە سیەمین یا کوردیە جیهانی یا زانستێ دێلدارکەوێ. بەری وێ di کنگرەل دارکەتن. چما ئەف کنگرێناڵ دار dikevin li kul darketin encamê wê çi ne? Ji ber ku di hindir van salên dawî de zêdetirî hezar kesên zanistê yên Kurd li derva peyda bûne, ev kongreya jê tê xwestin ku bibe delta ji zanista Kurdî ya li derveyê Kurdistanê û li hindirî Kurdistanê her wiha zanistên kesên ku ne Kurdin jî beşdarî van kongreya bibin de ku xizmeta civaka Kurd bike û bi şêweyekî ji civaka Kurd û Kurdistanî re cihekî navnetewî di zanistê de peyda bike. Ev karên bi vî rengî gelek caran divê bi şêweyekî rêkûpêk û şêweyekî organîzekirî birêve biçin. Ta çi radeyê ev kongre bi şêweyekî organîzekirî birêve diçin, başiyên wên çi ne û eybên wên çi ne, em ê hîro bixwazin va tiştana guftugû bikin. Mêvanên programa me Kak Alan Fituhî, lêkolîner û pizîşke li Karolinska li Stockholm, Kak Xalid Xeyatî, lêkolîner û mamosteyê zanîngeha Linköping li Swêdê û diviya bû serokê Kongreya Zanistê ya Navnetewî ya Cîhanî ya Kurd Alan Dîlanî bi me re hazir bibe, soz dabû ku werê hîro xeber da me got ku nayê û ciyê wî jî ev kursiya ye. Hûn hemû bi xêr hatin berî ku em dest bi guftugûya vê meselê bikin, kam hevra temaşeyê vê reportajê bikin. بەدەستپێشخەری ئەکادمیای جیهانی پلاندانان بۆ تەندروستی لە ڕێکەوتی شەشینۆی 2011 لە شاری ڕۆتێردامی وڵاتی هۆلەند یەکەمین کۆنگرەی زانستی جیهانی کورد بە بەشداری زیاتر لە 200 کەسایەتی زانستی پسپۆر لێکۆڵەر لە دەرەوە و ناوەوەی کوردستان نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرمایەداران بەڕێوەچوو. مەبەست لە پێکێنانی ئەو کۆنگرەیە کۆکردنەوە و ڕێخستنی ئەو کەسایەتیە زانستی و ئەکادیمیانەی کورد و بیانی بوو بۆ بەشداریکردن لە نۆژەنکردنەوە و پەرەپێدانی بواری زانستی و کەڵگوەرگرتن لە ئەزموونی وڵاتانی بیانی لە پێشخستنی کوردستان و پێکێنانی تۆڕێکی پەیوەندی زانستی لە نێوان کورد و وڵاتانی بیانی. بۆ یەکەم جار بوو کە لە کۆنگرەیەکدا لێکۆڵێنەران و ئەکادیمیکەران و گروپە فەرهەنگیەکان لە 20 وڵاتی جیهانی کۆدەبوونەوەکە بەشێک لە لێکۆڵینەوە و بابەتە زانستیەکانیان پەیوەندی ڕاستەوخۆی بە کوردستانەوە هەبوو. لە کامی ئەو کۆنگرەیەدا 20 بابەتی زانستی کە لە کۆنگرەکەدا پێشکەشکرابوون لە شێوەی پەرتووکێکدا چاپ و بڵاوکرانەوە. کۆنگرەی زانستی جیهانی درێژەی بەکار و چالاکیەکانیدا و پاش ساڵێک دووهەمین کۆنگرەی خۆی لە ژێرناوی زانست و کلتور بۆ پێشکەوتنی کوردستان لە ڕێکەوتی 12 دەی 2012 لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ژمارەیەک وەزیر و لێپرسراوانی حکوومەتی باڵیۆز و نوێنەرانی وڵاتانی بیانی لە هەرێم و بە بەشداری زیاتر لە 600 کەس کە لەو ڕێژەیە 102 کەس لە پسپۆر و بەهرەدارانی کورد لە دەرەوە و ناوەی کوردستان و بەهرەدارانی بیانی بەشداری چالاکانەیان هەبوو. سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆنگرەکەدا وتارێکی پێشکەش کرد کە لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کردبوو کە شۆڕش و خەبات تەنیا شۆڕش و خەباتی چەکداری نییە. ئێوەش پێشمەرگایەتیتان کردووە بەڵام بە شێوەی خۆتان. کوردستان ئەمانەتێکە لە سەرشانی هەمومان بۆ هەر قۆناغێک پێویستی بە کەسانێک هەیە کە شارەزا و گونجاو بن بۆ ئەو قۆناغا. ئەمڕۆ پێویستیمان بە بنیاتنانی ژێرخانێکی بەهێز هەیە بۆ ئەوەی هەموو متمانەمان بە خۆمان بێت، نەوەک پێویستیمان بە هاوردەکردنی سادەترین شتومەک بێت لە دەرەوە. ئێمە پێویستیمان بە زانست و پسپۆڕی ئێوەیە و ئامادەین گوێڕایەڵی ئێوە بین و ڕێنمایی ئێوە وەربگرین و کاری پێ بکەین. لە کۆنگرەکەدا 102 کەس بەشداری چالاکانیان هەبوو کە 52 کەسیان بە پۆستەر و 50 کەسیشیان بە وتار خوێندنەوە. هەر لەو کۆنگرەیەشدا بڕیار دراکە کۆنگرەی داهاتوو لە وڵاتی سوید و لە شاری ستۆکۆلم بەڕێوە بچێت کە لە نێوان کۆنگرەی دووهەم هەتا کاتی بەڕێوەچوونی کۆنگرەی سێەم چەند کۆبوونەوەیەک بۆ ڕاپەڕاندنی کاروباری کۆنگرەی سێەم بەڕێوەچوو. کۆبوونەوەی یەکەم
بە بەشداری سەرۆکی کۆنگرەی زانستی و نوێنەرانی پارت و لایەنە سیاسیەکان و نوێنەرانی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان و چەند کەسایەتیەک بوو بە مەبەستی هاوکاری یەکتری. کۆبوونەوەی دووەم کە لە ڕێکەوتی هەفتەی مانگی یوونی لە پەرلەمانی سوید بە مەبەستی ڕوونکردنەوە و دیاریکردنی استراتیژی درێژخایەنی کۆنگرە بەڕێوەچوو. لە ڕێکەوتی دەی ئاگۆستیش سێیەمین کۆبوونەوە لە کتێبخانەی کوردی بە مەبەستی هەڵبژاردننی دەستەیەکی بەڕێوبەری کاتی بۆ ڕاپەڕاندنی کارەکان تا کاتی بەڕێوەچوونی کۆنگرەی سێیەم بەڕێوەچوو کە ئاکامەکەی هەڵبژاردننی کومیتەیەکی 13 کەسی بوو، بەڵام بەهۆی ناکۆکی ناوخۆیی ئەو کومیتەیە هەڵوەشاوە ڕاگەیەندرا. سێیەمین کۆنگرەی زانستی جیهانی کورد بە بەشداری نزیکەی 250 کەس لە ڕێکەوتی 11 دەی 2013 لە ستۆکۆڵمی پایتەختی وڵاتی سوید بەڕێوە دەچێت. ئاوەرە هەورامی، کوردستان TV. کاک خالد خەیەتی کۆنگرە یەکەمین 2011 لە هۆڵەندا لە ڕۆتردام دارکات تیژی لەگەل وێ کۆنگرەیە بوو کۆمیتەی وێدا بێ ئامادەکاری بێتە پێرە حاضر بووی نرخاتەیە گشتی لەسەر کۆنگرەیەن بوی جۆرەی چییە؟ بەڕاستی ئەوە هەنگاوێکی باش بوو بە گشتیە من دەتوانم بڵێم وەدیسان پرۆفسۆر ئالاندیلانی کە ئەوڕۆ لێرە ئامادە نییە یەک لەو کەسانە بوو کە پێشنیاری ئەوەی هەبوو دەست پێشخەری ئەو پرۆژەیە بوو. ئەویش گرنگایەتی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوە ئەوڕۆ کوردستان وڵاتێکی چوار پارچەیە دابەش کراوە لە یەک لە پارچەکانی کوردستان دەستەڵاتێکی سیاسی یا بڵین ستاتوسێکی سیاسی کورد هەیە، کورد لەوەیە شێوازێک لە دەوڵەتی خۆی هەیە و ئەو بەشەی کۆمەلگا بەرەو پێش دەچێت گەشە دەکات لە بواری سیاسی و لە باری کولتوری و بەتایبەت لە باری ئابووریەوە. لەلایەکی دیکەش لە 20 ساڵ و 30 ساڵی ڕابردوودا کورد بە هۆکاری جۆربەجۆری سیاسی یا ئەوەی کە بۆ نمونە لە عێراقوانە کورد ئەنفال کراون چەکی چیمیایی لە بەرامبەریاندا بەکار هاتووە، لە ئێراندا شۆڕشێکی ئیسلامی کراوە، کورد داوای مافی خۆی کردووە سەرکوت کراون، لە تورکیە بە ساڵانە کورد دەچەوسێتەوە، لە سووریا هەروە کورد لە مافی هاوڵاتی بێبەری بوون، مەحروم بوون. ئەوانە هەموو کۆمەڵک هۆکار بوون کە کورد لە 30 ساڵ و 40 ساڵی ڕابردوودا لە ڕەوتێکی کۆچبەری و پەنابەری ڕوو لە وڵاتانی ڕۆژاواییدا هەبوون. ئەو کۆچبەریە کە ژمارەشی ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە ئەوڕۆ دیاسپۆرایەکی دروست کردووە، ینی تاراوگەیەکی کوردی دروست کردووە کە هەم لە بواری سیاسیەوە هەم لە بواری کولتوری و فەرهەنگیەوە هەم لە باری کۆمەڵاتی و ئابووریەوە خاوەن پێگەیە، ینی خاوەن بەرهەمە. تە بەحسا دیاسپۆرەژی کرد بخۆشی پسپۆری دووارە دیاسپۆرە دەزانی لە دەرڤای کوردستانê çi qasa pisporên Kurd peyda bûne ê ku xwedî kvalîte çawaniyeke zanistiya bilind ew kongreya ku li Holanda çêbûyî standarda wê cîhanî ta kîjan raya de ye yanî nêzîkî wa standardê cîhanî ئەمن ئەو کاتەکە یەکەم کۆنگرە بوو بەڕاستی و هێستا کێشە و مەشاکل و گرفتی وا دەرنەکەوت بوو. من پێم وایە ستانداردی کۆنگرەی هۆلەند زۆر باش بوو، بەشە جۆر بە جۆرەکانی کە لە بواری جۆر بە جۆری مەسەلەین بڵین زانستیەوە لەوێ پێکات بوون تاڕادەیەکی زۆر لە ینی وڵام دەرەوەی ئەو ستانداردە بوون، ینی ئەو چاوەڕوانیانە کە ئەمە دەبوو لێمان هەیبێ ینی وڵام دەرەوەی ئەو چاوەڕوانیانە بوون و سەرکەوتنی خۆی هەبوو. ئەمن دەتوانم بڵێم یەک خاڵکە زۆر گرنگە ئەویش کەروکی بۆ خۆت ئاماژەت پێکرد دیاسپۆرای کورد ئەوڕۆ خاوەن ئەو بەرهەمانەیە لە وڵاشە وڵاتی کوردی هەیە کە لە گەشەکردندایە ئەو دوانە بە شێوازێک دەبێت پردێکی پەیوەندی دەنێوانیان دروست بیە. ئامانجی سەرەکی ئەو کۆنگرانە کە قەرارە ساڵێک هەر ساڵی لە جێیەک دەربکەوێ ناسینەوە و هێز و وزە و بەرهەمی فکری و هزری کوردە لە دەرەوەی وڵات کە لە پەیوەندێکی ئۆرگانیک لەگەڵ وڵاتدا بێ و پردێکی پەیوەندی ڕۆژانە لە ناوبەری دیاسپۆرا وڵاتدا دروست بێ و ئەوەش زۆر زۆر گرنگە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان شخصی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و شخصی سەرۆکی حکوومەتی کوردستان بایخیان بەو پرۆژەدا و پشتیان گرت. زانی ئەمە بەحسە ئەنجامان دەکەن ئەگەرژی ئەو بوو ئەم تم کوانتیتێ و کوالیتێ دەدنە بەرهەویانی کەم و نەوە باشە ji ber ku gelek pisporên Kurd li derva çêbûne divê ev dêltahan bi rengekî tiştekî kwalîtîtîv bi çawaniyeke bilind xizmeta Kurdistanê bike. Bi reyê cenabê te Kak Alan yanî kongreyeke vî hemreng gelek warê zanistê tê de hene. Çi qasî durist e, çi qas nûmuneyê ji vî rengî dunyayê de hene yanî tiştê ku ez tê dikêm kongre çê dibin bi wateyeke taybet
يعني و اف كونغرانا دو چێبوون ناژیان بەردەمی ئێسیانە هەمیشەینە ینی گشتینە دچاو دنرخینی بەڵێ ئەوە دیارە هەم دەتوانێت باشی خۆی هەبێ هەم خراپی خۆشی بێ و شێوازی بەڕێوەبرنا ڕاست دەفەرمووی معمولەن کۆنگرە زانستەکان کە دەگیرێن دە بوارێک تایبەتدان مەسەلەن ئەمن کە بۆ خۆم پزیشکم کۆنگرە پزیشکەکان دەچم بەشدار دەبم کۆنگرەی مەسەلەن فەرزکەین ئینجینیەرینگی ناچم بەشدارم بەڵام وەچی لە ئامانجەکانی کۆنگرەی زانستی کوردڕا دیارە ئەو کۆنگرەیە ئامانجی غەیری زانستیشی تا ڕادەیەک تێدایە دەتوانین بڵێن کە نەغێری زانستی بۆ مانایە کە بڵێن بوارێک تایبەتی زانستدان نەبێ بۆ مانایە کە هەم پەیوەندیدان بینی بوارە جیاوازەکانی زانست و هەم ببێت فۆرومێک جێگایەک پێگەیەک بۆ کۆبوونەوەی زانستوانانی کورد دە بوارە جیاوازەکاندا کە یەکتر بناسن و نوعێک ئینتردیسیپلینەری کۆنتاکت پێکەوە ینی گاوان بەحسە مەسەلانتکن gelek جاران بەحسە خەتێ ئاسوویی و ئستونی دەبێ ئەوێ ئاسوویی ژبەرتش هەموو ئالیان دەکۆمکی بەس وینی جەم هەفدە ئەوێ ئستونیژی وەکو تەکرەم کرد تایبەت دەوارێکی زانستێدا هیجار مرۆڤ کورانی لەسەر دخەبتێ گاوەکو کەسایەتین زانستە یەن کورد بەشداری کۆنگرەیە جیهانی دەبن ئێنە کوردی bi zimanekî deng dikin bi wan re gelo bi eynî ziman di nav kongreên Kurdî da jî yan cewaziyeke mezin tê de ye me bes li zimaniyan xaftin li şêweyê qisekirdin şêweyê elmiyet zanistîbûn bele لەباری ئەمن دەمەیزەوە کامل کە شتێکە ئارزم کردن ئەوەش بۆ خۆی دەتوانێت بەرژەوەندی هایەک تێدا بێ ئەو شێوازی بەڕێوەبرنی و کۆنگرێ ئەگەر بە شێوەیەکی ئۆرگانایست و پلانێکی باشی بۆدا بڕێشترە ئەویش بۆ شێوەیە کە دەکرێت ئینترستە جیاوازەکان بە سوورەتێکی پانێلهایەکی جیاوازدا هەر کەسەی بۆ خۆی شتی خۆی ببیستێ و ببینێ و باس بکە و بەو شێوەیە پەیوەندەکانی دە بواری خۆیدا پێک بێنێ و هاوکات ئینترستە هاوبەشەکانیش مەسەن بە تایبەت بواری دیاسپۆرا کە خەیل تێدا شارەزا و پسپۆرە و هەمومان لێک کۆ دەکاتەوە ئەوان دەتوانە پانێلی هاوبەشیشان هەبێت دەتوانە عالەمە کە دێنەوێت دەو جگایدا یەکتر ببینەوە و ئاڵوگۆڕی بۆ چوون و ئەوە بکەن لە باری زانستیەوە ڕەنگە بەڕێوەبرنی کۆنگرەیەکی ئەو تۆ کە بوارە جیاوازەکانی زانستی تێدا باز دەکرێت ڕەنگە تا ڕادەیەک لە قوڵبوونی بارە زانستەکەی کەم کاتەوە بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەو قازانزانشتی توانێت لێ دروست بێ نێتوەرک دروستکردن و یەکتر دیتنەوە یەکتر ناسین و سێرێک چالاکی غەیری زانستی کاک خالد نات دە هەمان واتەیەدا ji bo ku kongreyên bi vî rengî çawaniya wan nêxware û gelek tişt hev li hev nebin mîkanîzmek pêwîst e ji bo ku wê astê yanî bilind ragire ku dawî de nebe daholûzirne baş e ew mîkanîzma çawa peyda dibe دەزانی یەک شە دەمە لێرە لە پەیوەندی لەگەڵ قسەکانی و بەڕێز دکتۆر فتوحیدا کە باسییان دەکرد لەسەر ناوەڕۆکی ئەوەی کە ئەمە ڕوو لە ئەو کۆنفرانسانەی کە مەسەن لە وڵاتە ئوروپایەکان بۆ ئێمە پێک دێمە بە هەمان هەڵوێز دەچینەوە کە عینی هەڵوێز بێ لە کۆنگرێ کوردیەکەدا بەڕاستی ئەوەی کە تا ئێستا لە من ڕوونا کۆنگرەی جیهانی زانستی کورکەوە سێهەمین جارێتی بەڕێوە دەچێ استراتێژیەکی ڕوونی نییە لە بواری ناوەڕۆکی خۆیەوە بڕیاری بە تەواوی نەداوە ئایەکەوە بەڕاستی کۆنگرەیەکی زانستیە یا هێندێک مەسەلەن شتی وەکو پرۆپاگەندە و سیاسەتی ئەوەشی لەگەڵ زانیمە بێ پرسێژەکەم ینی ژیانە ڕۆژانەدا ئەگەر کورد پرۆفیسۆر بێ یانجی ئینسانێکی سادە وەکمە بێ باشە گاوە ku کۆمبوونەوەیەک جivînek لەگەل سوێدیان بێ بێژێ سعات 6:00 ئەو سعات 6 دچێور بەس ئەگەر لەگەل کوردان بێ بێژێ سعات 6 بەلکی هەفت وەرە یان هەفت و نیو بێ قصد منش دو زمانی جواز ئەو جیاوازی کولتوری هەیە بەڵام سەرڕای ئەوەش ئێمە دەمانتوانی تەرکیزمان یا مەسەلەن سرنجمان ئایا لەسەر بواری زانستی کۆنگرەکە بیا بواری دیکەش ئەوەی کە کاگالان دیلانی تا ئێستا سەرۆکی و کۆنگرێ و بەڕێوەی بردووەمە چەند زاریش قسەمان لەگەڵ کردووە و خەڵکی دیکەش لە دوایین کۆبوونەوە کە لە دەی مانگی هەشدا لە ستۆکۆلم پایتەختی سوئێد لێرە ینی کردمان خەڵک ئەو پرسیارەی ئاراستە کرد کە استراتێژی ڕوونی ئەو کۆنگرێ چییە ئایا بەڕاستی ئامانجی ئەوە
ئەوەیە کە کەسانی پسپۆر و شارەزای کورد لە بواری زانستی و لە دەوریە کۆکاتەوە یا هێندێک ئامانجی سیاسی دیکەشیە تا ئێستا لەمە ڕوون نێ بەڕاستی ینی زۆر جار ئەو شتانە دێتە ینی جا بۆیە ئەوە زۆر گرینگە کە ئێمە مەسلەی کوردی شەروا گرنگە بۆچی ناگەرە تۆ پلتفۆرمێکی وات هەیە مەدانێکی ئاوات بۆ کۆبوونەوە لە دەوریە کۆبوونەوە بێ هیچ مشکلە نیە کە ئەگەر لە دیسیپلین و بواری زانستی جۆر بە جۆریشەوە خەڵک لە دەوری کۆبنەوە لەلایانی پزیشکیەوە بێ لایانی زانستی کۆمەڵایەتی و سیاسیەوە بێ لایانی زمانەوانیەوە بێ لایانی مهندسی ئەوانە بێ دەتوانن هەر کەسی خۆی بکە بەڵام زۆر گرینگە ئەتۆ لە هێڵی زانستی لا نەدەی و نەکەوێت چوارچەوەی شتێکە پێی بڵێن پرۆپاگاندای سیاسی ئەو بۆ کوردستان زۆر گرینگ نییە بۆ کوردستان بەڕاستی قوڵبوونەوە لەسەر بواری زانستی یەک لێک لەو بوارانە گرنگترە تا ئەوەی کە ئەتۆ بتەوێبیکە ئامرازێکی پرۆپاگاندای سیاسی یا هێندێک مەسلەی سیاسی و کولتوری دیکەی لە تەنیشتەوە بکەی کە لە ئاکامدا ئەتۆ استراتێژیەکەت بۆ ناڕوون بێ و ئامانجەکەی تەنانەت لەباری زانستیشەوە بورە قسەکەتم بڕی لەباری زانستیشەوە تەنانەت استراتێژەکەی دەتوانێت زۆر ڕوونتر بێت لەوەی کە هەیە ئەلانەمە نازانین ئەوە بڕاستی جگایەکە بۆ نێتوەرکینگی زانستوانان تینگتانکە شوێنێکە کە خەڵک کۆ دەبنەوە بۆیە کە زانست پرۆدیوس بکەن زانست دروستکەن یا ئەوەی کە وەرکشاپە کە دادەندرێ یا چییە لەنی ئەگەر تەنانەت کانستیتیوشن و ئەساسنامەی ڕێکخراوەکەش بخێنەوە دەوێت هەم باسی لۆبی کراوە هەم باسی ئەوەی کراوە کە دەمانەوێت نێتوەرکینگ بکەین هەم باسی گواستنەوەی زانست بۆ کوردستان ئەو شتە دەبێت ڕوون بێتەوە بەڕاستی دەبێت استراتێژێکی مشخص و معەنی هەبێ ئەو ڕێکخراوەی دەبێت بزانێت کە دەیەوێت چ بکە ینی یەک ji xalê hanekûnha bigiştî hate behskirin ku gelek tişt dikeve aynî tencikê wiçexê gelek caran metirsîn hê ku tama her tiştî têk biçe baş e ji wê zêdetir kak Xalid behs kir ku metirsîna propaganda siyasî di dezgeheke xwedîgiravî divê zanistî bê ji wê zêdetir çi metirsîn hene ku kongreyek bikare bêj xeta xwe derkeve ئەگە هیچ مەترسێکشی نەبێت زۆر شتێکی ناشیرن و ناماقۆڵە لە دنیای زانستدا لە تەوای دنیادا زانستوانان حەول دەدەن کە نفوز و دەسەڵات و هێژمونی سیاست لەسەر یا حکوومەت بڵم لەسەر زانست لا ببن ئەمە بەداخەوە زۆر شتمان دیوە و ڕێکخراوەدا کە بە پێچەوانە بووە ینی حولی داوە خۆی بەلایەنێکی سیاسی هەڵاوەسێ و ئەوە شتێکی قابل قبول نییە لە ینی ئەو ڕێسپێکت و ئەو دنیای بەرزی زانست نابێ ئەوە بێس لە مێتودی کارەکەی بێ هەموو جگایەک حەول بەوە دەدرێت کە ئینستیتیوشنە زانستیەکان ڕێکخراوە زانستیەکان زانکۆکان سربەخۆ بن لەباری مادێەوە لەباری سیاسیەوە نەسنە ژێر هێژمونی لایەنێکی سیاسی ئەس بێژم مەمەڤێ ڕۆتردام باش مە حەقی وێدایدا ئەم بەگەرن کنگرە دووەمین لە هەولێر هێلدارکات پایتەختە هەرێما کوردستانê tiştê ku min agelêne herêma Kurdistanê seroketiya herêmê hikûmeta herêmê giringiyeke mezin û piştgiriyeke gelekî baş ji kongre duwemîn re da û jimareya rêjeya kesê ku beşdar bû jî gelekî berfireh bû ew berfirehbûn han xwe jî yek ji we amadekaran bûye erînî bû yan nerînî bû هەردوو بوو بەڕاستی ئەمە لە چوارچەوەی کارەکانی کە من هەم وەک ئەندامی کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی دوو کە لە هەولێر بوو ساڵی پار و هەم ئەندامی کۆمیتەی زانستی ئەو مەجالەمان هەبوو کە چەند مانگ پێش بەڕێوەچوونی کۆنگرا لە کوردستان بین و لەو پەیوەندیەدا مەتوانیمان چاومان بە سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی و چاومان بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی و هێندێک لایانی سیاسی دیکە بۆ نمونە سەرۆکی گۆڕان کاک نەوشیروان مستەفا وانەش بکەوێ و تەنانەت هێندێک پارتی سیاسی وکو پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانوانە بۆی مەبەست ئەو بکەمە و بیرۆکەیە بڵاو بکەینەوە نەبێتە بیرۆکەیەکی بە تایبەتی گرێدراو بە لایەنیشی سیاسی و ئەوەش زۆر زۆر گرنگ بوو لە لای ئەمە شخصی نەچیروان بارزانی و کاک مەسعودیش بە شێوازێک ڕاستەوخۆ ئاماژەیان کرد کە ئێمە دەبێت زۆر جددی بین کە ئەوە کۆنگرەیەکی زانستی بێ و ڕەنگ و شکلی سیاست یا لایەنێکی دیاریکراوی سیاسی بەخۆیەوە نەگرێ چونەوە ڕاستەوخۆ حکوومەتی هەرێمی کوردستانە کە پشتگیری و دامی ئەو پرۆژەیە دەکا لە مەسلەی هەولێردا بەڕاستی لایەنی زانستی بەهێزی تێدا بوو بەڵام لە عینی حاڵیشدا هێندێک
بێسەرەوبەرەی و پرشوبڵاوی و ئەوانەدا لە ئاستی هەم بانگەشتکردنی میوانانی بەشدار بوو و لەم ئاستی ئەوانەی کە کەسانێک هاتوون لەوێ بابەتیان پێشکەش کرد دەستخۆشی کومیتێ یعنی تژی بەرپرسیارە وێ ئەم بێژ بێرێک و پێدێرەدا کێشەکان بەرجەستە دەبنەوە کە من یەک لەو کەسانە بووم کە لە ڕۆژی یەکەمیشدا دەنگی ئێحترازم هەبووە و حکوومەتی هەرێمی کوردستانیشمان ئاگادار کردوتەوە بەداخەوە هەم لە بانکردنی میوانەکاندا و هەم لە بانکردنی کەسانی کە بابەتیان پێشکەش کردووە ئەمن شخصی من کە ئەندامی کۆمیتێ بەڕێوە بەربووم و کەسانی دیکەشکەوەکو من ئەندامی و کۆمیتێ بوون یا کۆمیتەی زانستی بوون لەو داوەتکردندا تەسیرە نەبوو ئالان دیلانی لە کۆتایی بۆ خۆی بۆ بڕیاری داوە بۆ دیوێنە گەلێکی جوان بەوێ مناقەشەشی گەلێکی بەڵانستر و تەرەزیتر برێڤ بچیە ئەگەر کاک ئالان لەبێ دەرێ حاضر بە و زۆر خۆدابانە دەزای زۆر باش بوو لێرە بۆ ئەوە ئامانجی باشە ینی ڕێژەیە کەسێن هەنێک و ئیشێوان نەش دوور نەژ نێزێک زانستێ هەیە ئێکوش دەروەدا هاتنە بە خواندن گەلێک بوو بەڕاستی هەبوون ژمارەیەک ئەمە لە وڵاتی وەکو کانەداوانە هاتبوون کە من قسەم لەگەڵکردن لە پەیوەندی ڕۆژانەدا دەردەکەوت کە ئەوانە زۆر پەیوەندێکی ئەو تویان بە زانست و شتی زانستیەوە نەبوو و تەنانەت لە ڕۆژەکانی کە کۆنگرەش بەڕێوە دەچوو لە ساڵۆنی کۆنگرەدا ئامادە نەبوون بۆوان زۆرترک و تاحتیلێک و گوزەران و پشودانێکی کاتی بوو کاتبوون هەم لە هوتێلێکدا ماونەتەوە حەقی هات و چە شتیشان وەرگرتەوە بە بۆچوونی من خەڵکێکی زۆر ئاگاداری ئەوانە هەبووە کەسانی ڕەوشەمبیری کوردستان لە ڕۆژنامەکاندا مەقالە و ئارتیکلیان لە پەیوەندی دەگەڵ ئەو شتەدا نووسێتی نووسیوە کەسانی بەشداربووی کۆنگرە هەر ئەو ڕۆژەی دوای کۆنگرەیە نامەیەکی احترازیان نووسی چەند خاڵیان ئاماژیان بەو شتانە کردوە دواتر کۆمەڵک پێشنیاریان ئاراستە کرد کەسانی دیکە بۆ داهاتن ڕاستەوخۆ لەگەڵ من پەیوەندیان دەکرد کە ئەندامی کۆنگرە احترازیان هەبوو بۆچوونیان هەبوو لەسەر شتانە بەڵێ زۆر شتی وهاتە پێش کاکەڵان ji bo damezrandina kongreyên bi vî şêweyî û ji bo ku ew kongre di encamê xwe da xizmeta Kurdistanê bike erkek li pêş hikûmeta herêmê jî tiştî ku agaman lê heye hikûmeta herêmê piştgiriya kongreya Rotterdam kir û bi şêweyekî xort piştgiriya kongreya Hewlêrê jî kir ava siyam ez pir ser nizanim yanî bi rayê cenabet erkê hikûmetî herêmê Kurdistan hem diwarê fînanse û pare de û hem diwarê menevî de çi qas heye بە بڕوای من حکوومەتی هەرێم زۆر باشی پشتیە و کۆنگرانەی گرتووە کە تا ئێستا بەڕێوە چوونەوە ئەرکی خۆی بەجێ هێناوە زۆر بەباشی لە لایەن ڕێکخستن و ساپۆرتکردن و پشتگرتنەوە ئەوەی کە دەکرێ باشتر بکرێ تا ئێستا نەکراوە ئەوەیە کە پەیوەندێکە بە شێوازێکی سیستماتیک ینی بە شێوازێکی ڕێکخراوەی ڕێکوپێک بەڕێوە بچە سیستم هەبێ بۆ ئەو کارە نە وەک پەیوەندی شخص لەگەڵ شخص هەم لە دەرەوە هەم لە ژوورەوە و میکانیسمی کارکردنەکە دیار بێ و بە قەرارداد بێ باشەمانها ینی ئەو سەرکردایەتیا وێ کۆنگرێ نه هەر ساڵ وەکو قانونا سوێدێ و قانونا کۆمەلەیە نە تێ هەلبژارتن و ڕوودنن و ئەوژی تەمسیلا بە کەسی دگن نەخێوان نەبووە بەداخەوە و دەباوا بە بۆی کە وەختێک ئەو کۆنگرەیە نێوی کۆنگرەی زانستی کوردی لەسەر ینی زانستوانانی کورد نوێنەرایەتی دەکات بەڵام تا ئێستا ڕێگا بەوە نەدراوە کە زانستوانانی کورد بۆ خۆیان بڕیار بدەن کە چێ نوێنەرایەتی وام بکات و کۆنگرەیەدا هەتا ئێستا شتیوانە بۆ بەداخەوە هەر پەیوەندی تاکە کەسێک بۆ دەگەڵ کۆنتاکتی خۆی لە نێو حکوومەتی تا ئەو کەسێک کە دەوێت پەیوەندی دەگەڵ وەگرتو کاکەڵان دەبێجێ ئەو پەیوەندین دناوبەرە کۆنگرەیە زانستیە کوردیە جیهانیدا وی ناوێ خۆی مەزن و لەگەل حکوومەتە هەرێمە کوردستانê پەیوەندی شخصی و ناساندن و مەیلێت ناوبێنە من و تەدا ینی ناوبێنە کەسێکی و کەسێکیدایە تجاری حتانها نەبووە دەستگایی تو بخۆژی ناو دەبی تا کیژان ڕادای ئەو گوتن ڕاست ئەو گوتن تا ئەندازێکی زۆر ڕاستە بەداخەوە و ئەوە پەیوەندێکی ناسالم و ناتەندروستی دروست کردووە و تەسیری خراپی بەتایبەت لەسەر هەڵوێستی زانستوانانی کورد لەسەر دیاسپۆرەدانەوە نمونەیەکت بۆ باس بکەم بەدەست پێشخەری من و بە پشگیری چەند کەسی زانستوانی کورد یەک لەوانە کاگالان فتوحی کە لێرە حازرا ئەمە پرۆژەی دامەزرانی دەستگایە وەزارەتخانەیەکی دیاسپۆرامان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ئەو جوورە کێشانە دەچوارچەوەی ئەو دەستگایەدا بتوانێت ئەو تازە یەک لە کێشەکانە چارەسەر زۆر کاری دیکە دەتوانێت بکاوە سەرەتای ساڵی 2013 و پرۆژەیە چۆ تا ئێستا وڵامێکیان نەداوەتەوە لە پەیوەندی لەگەڵ ئەو کێشانەی
کە لە پەیوەندی لەگەڵ کۆنگرەی زانستی کوردی داهاتۆتە ئاراوە ئەمن تا ئێستا بۆ خۆم شخصن چەند جارم نامە بۆ کاک بەڕێز فەلاح مستەفا نووسیوە کە وەزیری پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بەداخەوە من گلەیم هەیە لێرەدا و ڕەخنەشم هەیە لە هەڵوێستی کاکفەلا نامەکانی منی کە هەم لەلایەن خۆمە وەک شخص نردومە لایەن کەسانی دیکەی زانستی کوردی و بۆی چووە بە جددی وەرنەگرتووە نامەیەگە من لێردا تاریخم هەیە 18 ئۆکتۆبری 2012 بۆم نردووە نامەیەکی دیکە مانجی 5 ئەوە تا 25 2013 لەلایەن خۆم و دکتۆر ئەدیبە عیسا و دکتۆر چۆستان گادانیەوە بۆم نردووە و گوتومە کۆبوونەوە بۆمە زۆر پێویستە کە لەگەڵ یەک دانیشتین سیستمێک دروستکەین ئەگەر پێشی ئەوە نەگرین ئەو کۆنگرەیە بەرەو ئاکارێکی باش ناڕوە دواتر تەواوی ئەو کۆبوونەوانەی ئەمە دواتر کردومانە ئەو حەولانەی داومانە کە مەسەلەکە چارەسەر بکەین بە شێوازێکی زۆر ڕێک و پێک ئەمن راپۆرتی هەموو ئەو چالاکیانم لە 2/9/2013 ینی سەرەتای ئەو مانگێک ئێستا تێدان بۆ نردویانی مانگی پێش بوورە کە بەداخە وڵامی ئەوانە هیچ ئێمە وەرمان نەگرتوێتەوە هەموو ئەوانە ئاماژە بەوە دەکا کە بەڕاستی ناتەواوێکێ لە شێوازی پەیوەندیگرتن و هەڵسوکەوتدا ئەو مەسلەی بۆ حکوومەتی هەریم زۆر جددیە کە لە جیاتی ئەوەی پەیوەندەکان شخصی بن سیستمێک یا دام و دەستگایەک ڕێکخراوێکی تایبەتی دابنێ کە لە چوارچێوەی یاسا و ڕیسا و هەروەها خاڵ و پەیمانی ڕون و ئاشکرادا ئەو تێکەڵێ دروست بێ ئەوە وارێ حکوومەتە هەرێمێدا لە ڤرجی گەلێکی ئاڵ و گۆرچی بوون هەوڵدانین دەستگەهێک برێڤەبریا کە هەلبژارتی چێ ببێ و نەخۆشی دووردەژی دەرکەتە هەمکانی مەرە بچێکی ڕوونای بکەن ژبەرتە دروداودا گۆتارێک بە زمان ئینگلیزی بەڵاوکە و گەلک ریاکسیۆنجی سەروەی گۆتارێ هاتن بەڵێ منەوەی بڵاوم کردبەوە دیارە بەنێی خۆم نووسیبووم بەڵام بۆ چوونی چەند کەسێکی دیکەشی لەگەڵ بوو کاخالیش یارمەتی داوام بۆ ئەو شتە زۆرترەکەی راپۆرتە لەسەر ئەو شتانێک کە ئەو بەسەرهاتانەی کە وڵد کوردیش کۆنگرێس زانستی کورد دو ئاخریاندا بەسەری هاتووە دو چەند مانگەی ئاخریدا ڕەنگە کاخایل بتوانە بەکگراوند و ئەو پێشینەکەی چاتر لە من باس بکات چون بۆ خۆی دەگەڵ بووە بەڕێوەبەر تا مانگی هەشت کە کۆمیتەیەکی کاتی هەڵبژێردرا بۆی کە کارەکانی کۆنگرەی سێهەم کە 11 تا 13 ئۆکتۆبر قراوە لە ستۆکهۆڵم بەڕێوە بچێ پێکات و دەوێدا بۆ ئەوەڵجار هەڵبژارنێکی دیموکراتیک کرا بۆی کە کۆمیتەیەکی بەڕێوەبەری ڕێکخراوەکە بێتە سەرکار و کارەکانی کۆنگرەی داهاتوو بەڕێوەبەرێ ئەو شتێکم ڕووداودا بڵاوم کردەوە راپۆرتێک بوو لەسەر ئەوە لەسەر پێکاتنی ئەو شتا و بۆ ئەوە سەری نەگرت باشە پرسێک تێ بیرە مرۆڤ مەسەلەن gelek caran mirodkanê yanî tiştê prosedûrîskê rojana mirovekê qurbanî ji amanceke bilindtir û mestir ra eger ew ê ser negirt we nikan bû bêhna xwe fere bikira hetanî kongrê we tiştê xwe kongrê da çareser bikirana بەداخەوە لە بڕیار وابوو کۆنگرەی داهاتوو نیوەڕۆژێکی بۆ تەرخان بکرێ بۆ هەڵبژارنی گشتی کە بۆردی تازە دەبێتە چی کۆمیتەی بەڕێوەبەری تازە و سەرۆکی تازە ئەوانە هەڵبژێرنەوە بۆی کە کار بکەم بۆ داهاتوو بەڵام دوای وەی کە ئەو کۆبوونەوەی ما شکستی هێنا کە کۆمیتەکە هەڵبژێردراوە بەداخەوە دانی پێدانەندرا و ئەمەش هەر ئەو راپۆرتی کاخای لەلایەن بۆردەوە نردوێتی بۆ حکوومەتی هەرێم دەوێت باسمان کردو کە چ بووە چ قەوماوە بەرنامەی کۆنگرەی داهاتووش گۆڕانکاری بەسەرداهاتوە بە شێوەیەکی کە لە باتی هەڵبژاردننی کۆمیتەی تازە دانانی کۆمیتەی تازە و دانانی سەرۆکی تازە ئەوانە دەوێتدا دیاریکراوە شتێکی کە لە مێش ساڵە لە دنیای دموکراتیکدا جێگای نەماوە بخوا تەماشای ڕێبازە کۆنگرەیە جیهانی زانستی کوردی کرد دجیەکی دە نەنویساندن دوێ وێ کۆنگرێ سەرۆکی خۆ هەبێ پرزیدنت باشە تەوی هەویژی سەرۆکی خۆ هەیە ینی بە بۆچینەوە بێ حتانها ئەv ینی دەستگایەک کۆنگرەی ڕێوە دەبێ کۆنگرە یەکەم و دووەم نە هەڵبژارتی بوون نەخێر هەر هیچ هەڵبژارنێک نەکرابوو تا 10 ئاگوست کە ئەو هەڵبژار نەکرا کە بۆردی تازە هەڵبژێررا بەداخەوە کاک ئالان بریا لێرە بە خۆی جوابی دابەوە دانی پێدانەنا کوتی ئێوە قانونی نین و ئێوە بۆرد نین و ئێوە فقط گروپێکن هاتوون بۆیکە یارمەتی ئەمە بدەن بۆی کارەکان بەڕێوەبەرین و ئەمە هیوایمان ئەوە بوو کە ڕەنگە لە ئۆکتۆبردا بکرێت کۆبوونەوەیەک بکرێ و دەوێتدا هەڵبژارنێک بکرێت بۆری تازە بێتە گۆڕێ بەڵام دە بەرنامەی
نووسراوی کۆنگرەشدا ئەو شتە پێشببینی نەکراوە بەداخەوە تەنێ ئەس ببینەرێن کوردستان تێ بیربینم کو سەرۆکێ کنگرەیە جیهانی زانستی یا کوردی ئالان دیلانی سۆز دابوومە کو وەرێ بەشداری پرۆگرامێ بێ لێ هیرۆ تەلەفۆن کرد گوازنەکانم بەشدار بن بەری کەرەمەکە بەردەوام کرد بەڵێ تا ئەوە بۆتە هۆی ئەوەی کە کۆنگرەی زانستی کورد بەرەو قەیرانێکی گەورە چووە و خۆی ئیزۆلە کردو خۆی پەراوێز کردو لە زانستوانانی کورد ینی ئەو شتێک کە کاک خالید دەگەڵ بۆ ئەوڵە کاریان بۆ کردو و کۆنگرەی یەکەم کە بەڕێوە چۆ لە باری زانستیەوە سەدحێکی سەرەوەدا بووە ئەلان بەداخەوە زۆر هاتە سەدحێکی خوارەوە ئەلا هەر دەو بوارەدا کە کاخایل کاری دەکات دەو بوارەکە بۆ خۆم ئەم کاریتدا دەکەم دەبینی کە زۆر زانستوانی باشی کوردمان هەیە بەشداریان نەکردووە دە کۆنگرە gelek جوانە من تەلەفۆنەوان کریە ئەندام پەرلەمان هەنە پرۆفسۆر هەنە ئەسوشیت پرۆفسۆر هەنە کو لە سوێد ڕونشتینە پشتی وێ جیڤینە هەنە کو هەفتەیە نەگەیشتن یانژی کو سەرۆکی کۆنگرێ ئەنجامên هەلبژارتنن قبول نەکردن خۆپاش vekişandin û bejdar nabin wê çi qasî ev nebejdarbûna ev alûgora derketî wê bandorê li ser encamê kongreya sêmî bike مەسلەکە دەگەڕێتەوە من دەمێ زۆر کورت پێشینەیەکی ئەو باس بکەم کەمە گەویشتینە و قەناعەتە کە کاک بەڕێز فەلاح مستەفاش نامەی بۆ ئێمە نارد بۆ خۆیان شارەزان کە و کێشانەمان هەیە مانجی پێنج بوو ئێمەی داوت کرد کە بچینە کوردستان دوای لە بەرخاتری مەسلەی هەڵبژارنەوەوانە زۆر شتی دیکە کە گرفت گیر و گرفت حکوومەتیانە ئەو مەسلەی سەفەر جێبەجێ نەبوو بەڵام خانمی شادەی حەیدەری کە نوێنەریەکی کووردە لە پارلمانی سوێددا لەلایەن پارتی سوسیال دموکراتەوە دەست پێشخەرەیەکی کرد تەلێفۆنی بۆ من کردکەم لە سەرا بگەڕێمەوە یارمەتی ئەو پرۆژەیە بدەم یەک لە داواکانی منەوە بوو خانمی شادی حەیدەری ئەمن دێم بەشدار دەبم لەو یارمەتیدانیەوەنە بە شەرتێک کۆبوونەوەیک بکردریا کۆمیتەیەکی بەڕێوەبەری تازە هەڵبژێردریا کەمە بتوانین لانیکەم بە شێوازێکی مۆقەت ئەرکەکانی کۆنگرەی سێهەم ینی کە ئەو مانگە کە قەرارە بەڕێوە بچێ بەڕێوەبەرین ئەو بڕیارە درا ئەمە هەفتەی مانجی 6 لە پارلمانی سوێد ئەو کۆبوونەوەمان کرد کاک ئالان دیلانی کە سەرۆکی کۆنگرەی بۆ خۆی بەشدار بوو پرۆتۆکۆلەکەی ئیمزا کرد کە ئێمە دەی مانجی هەش کۆبوونەوەیەک لە ئەندامانی سکاندیناوی ینی وڵاتانی سوێد و نۆروێژ و دەوروبەر پێک بێنین کۆمیتەیەکی کارگەری یا بەڕێوەبەری کاتی بۆ ئەو کۆنفرانسە هەڵبژێردرین و ئەوەشمان کرد 13 کەس یەک لەوانە خودی کاک ئالان دیلانی هەڵبژێردرا بەڵام دواتر هەر بۆ خۆشی بوو تەواوی ئەو پرۆسێکەمە تەواوی ئەو هاوینە دەگەڵ و کەسانی زانستوانی کوردوانە خەریکی بووین جێبەجێکەین هەمووی دانی پێدانهێنا هیچی قبول نەکرد هەمووی تێکداوە و ئەوش بوو بە هۆکاری ئەوەی تەنیا لە بواری مندا کە بواری دیاسپۆرا و تاراوگەی کوردیە بۆ خۆم دکتۆر بەرزووی ئەلیاسی دکتۆر وڵات زەیدانی لۆغڵو دکتۆر ژیوار ئاغاپوری دکتۆر ئەحمەد ئاکایە کە لە بلژیکدا دەنیشە دکتۆر یاریدەری پرۆفسۆر دکتۆر عوسمان ئایتار دکتۆر فەرهادی جەهان مەیهەن و زۆر کەسی دیکەش کە ئێستا ناوەکانیانم لەبیرە ئەوانە هەموو ناچن لەو کۆنگرەیەدا بەشدار نابن و هەڵوێستیشیان هەیە بەڕاستی و مەلاحەزە و سرنج و بۆچوونیان هەیە و ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئاستی ئێستێ مەسەلەن ڕاست ئەو بوارێکە لە کۆنگرەی داهاتوودا لەسەر دیاسپۆرا دانراوە ئەمن کە تەمەشای دەکەم یەک لەو ناوانە من کە و 15 ساڵە لەو بوارەدا لێکۆڵینەوە دەکەم ناناسم هیچ کامیان نۆنەرایەتی ئەو چەمکە ناکەن زۆر لە خوارێ ئاستەکەی کاک خالت بەری و ئەv کۆنگرەیە جیهانی زانستێ بێتە دامەزراندن ئەکادیمیا زانستێ کوردستانی هەبوو ئەکادیمیا زانستی کوردستانیژی ئەکادیمیین کورد ئێل دەرەوەی کوردستانی بەلکی هەندر کوردستانیژ ناودا بوو لێ کار و باری وان gelekî باش نەچوو ئەویا لەسەر وێ ئاوا بوو پرس نها ئەوە ئەگەر هون کەسایەتیین زانستێ بە ئاستە ئەو قاسە بلند زانستێدا گشت دکتۆر و پرۆفسۆرن هون نکانن کۆمەلەیەکە ji vî rengî bi rêva bibin û ev alûgorê bi vî rengî derkeve ser me kesên hane sada wî çi werî gotin کەسی ئاکادەمیکیش وەک کەسی هونەرمەند و کەسی ژورنالیست و مامۆستا و خەڵکی بێکار و شۆفێری ئۆتۆبوس و تاکسی ئەمەش ئینسانین ئەمەش بەشێک لەو کۆمەلگایەن هەڵگری قەیران و کێشەی خۆمانین بەڵام بەڕاستی ئەمن دڵنیا دەکەمەوە بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە کەسانێکە چیان لەو بەرنمەیە بابێن لێکۆڵینەوە بکە
کۆی ئێمە وەکو کەسی ئاکادمیسیەن کەمترین کێشەمان نەبووە. کێشەکە تەنیا سەرچاوەکەی لەوەیە کە بەرپرسی کۆنگرەی زانستی کوردی کاک ئالان دیلانی بە هیچ شێوازێک نەیویستۆ هاوکاری لەگەڵ ئێمە بکە، نەیویستۆ کە ئەو کۆنگرەیە بە شێوازێکی مەحقول لەسەر بنەمای ئوسول و پرەنسیپ بچێتە پێشیە. دەنا خودی ئەو کەسانێک کە من لێرە نێوم هێنان ئەوانە لە بەرامبەر ئەوانەدا کەسێکی دیکە نییە. کۆی کەسانی پسپۆر و شارەزە کە ئەوڕۆ لە دەرەوەی ئەو کۆنگرە ماونەتەوە هەموو خەڵکەر ئەوانەمان هەیە، لەوە زیاترمان نییە. یەک نمونەت بۆ باس بکەم، ئێستێ ئێمە خەریکی ئامادەکردنی ژمارەیەکی تایبەتین لە گۆوارێکی زۆر مەشهور لە وڵاتانی ئسکاندیناوی. ئەمن دکتۆر بەرزوار یاسی، دکتۆر مینوی عەلینیا و پرۆفسۆرێکی فینلاندی بە نێوی ئۆستن والبێک، ئەوە تەنیا و تەنیا تەرخان کراوە بۆ دیاسپۆرای کورد. زۆر بەڕێک و پێکی ئەمە خەریکین ئەوە شت دەکەین و دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە بووە لەسەر زانستی کوردیوانە. جێگای ئەوە لەو کۆنگرێدا نییە، ینی مەسەلەکە بەڕاستی ئەوە نیە. ئەو جارە ئەمن لێم گەرە با دیفاع لەو شتە بکەم، کێشەکە ناکۆچی نێوان خەڵکی ئاکادمیسیەنی کورد نییە، بەڵکو کێشەکە لەسەر ئەوەیە کە ئێمە 20 ساڵین بە کولتورێکی دموکراتیک پەروەردە بووین، قەناعەتمان نییە کە بکەوینە ژێر دەستی کەسێکمە ئاگامان نە لە بودجەیە، نە لە بەڕێوەبەری کارە، نە لە داوەتکردنی میوانە، نە لە کەسانێک کە لە دەوروبەری کۆ دەبنەوە. ئەوەیە زەحمەتە تۆ بتوانێت لەگەڵ پرۆژەیەکی ئەوە هاوکاری بکەین. نها پرسا منە داوی ئەوە کۆنگرە پشتی چەند ڕۆژدن دێلدار کەوێ بکەم و کوڕی خۆ وێلدار کەوێ پشتی وێ پلان و پرۆژەیەوە چێژ بەر ئەv ژیان لەوەر ناسەکنێ، ژیان دەبێ بەردەوام بێ. کۆنگرەین کوردی زانستی جیهانی دەبێ هەرحاڵ دارکەون ئەگەر بشێوەیەکی گشتی بێ یانژی ئێ بشێوەیەکی تەخەسوسی بێ. ئەv کارە دەبێ بێتەکردن ji bo ku xizmeta welatê me bêkirin ew qas pisporê me li dervane. Plan û projeyê we ji bo paşerojê çi ne? ئەوە دەگەڕێتەوە سەر هەڵوێستی زانستوانانی کورد بە ئیزافەی هەڵوێستی حکوومەتی هەرێم لەسەر لەو هەلومەرجەدا بەڕاستی زۆر گرینگە کە پشتگیری سیستێمێک بکرێت کە دموکراتیکە کە فرەدەنگە تەواوی ئاکادمیکانی تەواوی خوێندکارانی کوردی دەرەوەی وڵات دەوێت خۆیان دەبینەوە دەتوان بەشدار بن. کۆنگرەی زانستی کورد یەک نمونە لە ئەو چالاکیە زانستیانەیە کە لە دەرەوەی وڵات کراوە. هەر بۆ تایید شتێک کاک خالید باسی دەکات، ڕێکخراوەی دیکەی زانستی کوردمان هەبووە کە سەرکەوتوش بوون کاری باشیان کردووە. یعنی ئەمە بەڕاستی وانە کە نتوانین لەگەڵ یەکتر کار بکەین، دەتوانین کار بکەین و کاریشمان کردووە، بەڵام ئەو کێشەیە زۆر تایبەتە. هیوادارم بەو ئەو دوولایەنە زانستوانانی کورد بۆ خۆیان و حکوومەتی هەرێم زەختێکی وا بکەن لەسەر سەرۆکی یەستەی کۆنگرەکە کە ڕێگا بدا بە دموکراتیزەکردنی ئەو ڕێکخراوەیە، ڕێگاکردنەوە بۆ هاتنە ژوور. ئەگەر نا بە نەزەری من زۆر بەڕاشکاوانە ئەم دەڵم یەکدانا کۆنگرەی زانستی هەڵوەشاو زۆر باشترە لە کۆنگرەیەکی زانستی گەندەڵ و غێر دموکراتیک و دیکتاتۆری. چونکی شتەکە ئیزۆلە دەبێ، شتەکە پراوێز دەخرێ. زۆر کەس هەنگ خۆیان دەوێت نابینەوە چالاکی وانە کاری پێ ناکرێ. ئەگە ئەو شتە نەبایە و شتێکی باشتر هەبایە یا ئەو شتە چاتر بکرێ ڕێفۆرم بەسەردابێ ئەوانە جێ خۆیان دەوێت دەبینەوە و زۆر کاری گەورەتر لەوەی کە تا ئێستا کراوە دەتوان بکەن. بەردەوامی vê xalahanê re yanî li dervey naveroka kongrê reftara kesên zanistê dikarin signalê şaş yan signalê rast ji xelkê re bişînin. Ev dibe kêşeyeke mezin. Lê gelek xesk pirs dikin ha, gelek xelk pirs dike dibêjin karên ji vî rengî mane dibêj erkê hikûmeta Herêma Kurdistanê bê yan jî dezgehên diniyên Kurdistanî zankoya Salaheddîn yan zankoya Slêmanî yan zankoyeke din yan wîzareta xwendina bala mane divê dezgeheke bi vî rengî bi vakaran rabê ku kadirên Kurd ê li dervey Kurdistanê jî alîkariya wan bikin de ji bo kêşeyên bi vî rengî nene pêş. دەزانی ئەگەرم بگەرمەوە سەر و پرۆژە پێشنیارەی کە من ناربووم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوانە بەڕاستیەوە بە جددی وەرگرن زۆر کێشە چارەسەر دەبێ. ئەوڕۆ من دەتوانم چەند وڵاتت بۆ نمونە بەرم. وڵاتی تازە دامەزراوی کۆسۆڤۆ کە یەکەم ڕۆژی دوای سەربەخۆی خۆی سەرۆکوەزیری وڵاتەکە هاشم تەچیە ڕاستەوخۆ بڕیاری ئەوەیدا کە وەزارەتخانەیەک بۆ دیاسپۆرای کۆسۆوانی تاراوگەی کۆسۆڤ دابمەزرێنە و ئەوەی دامەزران. بۆسنی ئەوەی هەیە، یونانیەکان هەیەە، ئەرمەنیەکان هەیەە، تورکەکان بە شێوازی جۆرا جۆر هەیەە، چینەکان چەند نمونیان هەیە، ئیسرائیلەکان هەیەە و دەیان وڵاتی دیکەش کەستام ناوەکانیان لەبیر نییە. ئەگەر ئەو وەزارەتخانەیە ئەو دامەزراوەیە ئەو دەستگایە ئەو
مؤسسە تایبەتی پەیوەندی بە دیاسپۆرا دامەزرێ زۆر کێشە دەونێوەدا چارەسەر دەکەوێت زانکۆکانیش دەکەونە چوارچێوەی ئەو شتە ئەوە سەرێک مەسەلەکەوێ ئەگەر بگەڕینەوە سەر زۆر بەڕوونی و تایبەتی سەر ئەو مەسلەی کۆنگرەی زانستی کورکێستێ بڕێوە دەچێ ئەوە یەک پرۆژەیە ئێمە لە دیاسپۆرا کارەکانی خۆمان دەکەین ئەمن بەردەوام لە زانکۆکەی خۆمدا خەریکی بەشداریکردم لە کۆنفرانسم لە بواری کوردەوە لێکۆڵینەوە دەکەم بەرهەمی لێکۆڵینەوەی خۆم هەیە کاگالانی شەروا دەیان کەسی دیکە شەروا بەڵام ئەوە زۆر گرینگە بۆ ئەوەی ئەو کۆنگرەیە بە تووشی مردووی یەکجارەچی نەبێ ئەمن لەو بەرنمەیەدا داوا دەکەم کە شخصی نەچیروان بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ مداخلە بکە ئێمە لە لای خۆمانەوە کارمان کردووە بەردەوام دە چالاکیدا بووین بەڵام چالاکیەکان ئێمە لە لای کەسێکی دیکە سابۆتاژ بووە ینی خراپکاری لەسەرکراون نەچێتە پێشیە جا بۆیە ئێرەدا ئەوەی کە دەکەوێتە ماوەتەوە ئەنجام بدرێ حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی سەرۆک وەزیرانە کە دەبێ ڕاستە و خۆ مداخلە بکە و دەست دەوشتە وەردا تا ئەوەی کە بە ئاراستەیەکی خراپتردا نەچیە و جددیەتی ئەو ویستەیمە ببینێ ئێمە کەسانێک نین کە بۆ خاتریش بەرژەوەندی شخصی خۆمان بانێ ئەو شتە بکەین کەسانێکی ناسراوین هەم لە دنیای ئاکادمیدا هەم لە نێو کۆمەلگای کوردیدا و مەبەستێکی زۆر جددیمان هەیە بۆ ئەو مەسلەیە بۆیە زۆر گرینگە کە شخصی سەرۆک وەزیران کاک نەچیروان بارزانی ڕاستە و خۆ کێشەکانی پەیوەندیدار بەوە ببینێ و کەسانی پسپۆر و شارەزا و جددی بۆ دیاری بکە کە دخالەتی ڕاستە و خۆ بکەندەوە مەسەلەیە بینەڕین بەڕێز لە داخستن و دامەزراندنا کۆنگرەیên زانستی gelekî giring e ji bo weberhênan ji bo amadekirina kadrên nû ji bo nifşên nû ê Kurdistanê ê her çar aliyên Kurdistanê lê duwarê organîzekirinê de gelek eyb wek wedîtin têne pêş gelek nezalalî di meselaya budceyê de di meselaya peran da di mesela vexwendina kesan da di mesela karê wê rojana de hê ku bandorekê dike li ser encamên kongreyan bi hêviya ku kongreyên dahatû ku çalakiyên zanistî yên Kurdan li derve Kurdistanê vekirîtir û dezgehetir bin û danûstandina Kurdistanê danûstandina Kurdistanê re bi şêweyekî dezgehî be û negirê dabe bi filan û altan re gelekî spas ji kadrê Kurdistan TV re êl pişta kamîreyên ku hetan hab mereman spas ji bînerên Kurdistan TV re ku hûn pêş îkranê meman û heta bernameyekê din her şad û bextewer bin.